کورتە فیلمی ژووری سوورژیچێکە لە کورتە فیلمانی کە بەشداری کردو لەو فستیڤالە سیلیبریتی فیلم ئەوردز ئەمیش یەکێکە لەو فیلمانی کە لە باشووری کوردستانە لایەن ئەو لاوانەوە بەرەماتووە ئەمیش بەشداری کردو لەو فستیڤالەوە بۆ خەڵاتی باشترین فیلم و هەروە خەڵاتی ئیدیت یاخود مۆنتاژ هەڵبژێراوە بەدەستیانەوە مای خۆشحاڵیە بە هەمان شێوەکە قسە بکەم لەسەرەوەی کە هەنگاوەکان چڕکراوەتەوە لەسەرەوەی کە فیلمی کوردی زیاتر ئینتەرناشناڵ بێت و بچێتە نێو فستیڤالە جیهانیەکانەوە لێ بتوانێت بەشداری خۆی و هێز و توانای خۆی لە ڕووی تەکنیک و ئاکتین و هەموو بابیتەکانی پێکهاتی فیلمێکی سینەمایی بکاتووە لە فستیڤالەکانە خەڵاتی باش بەدەستبێنن ئەم فیلمەش لەلایەن ئەو لاوانە و کاری لەسەر کراوە کە لە ڕێگای بەشداریکردنیان لە فستیڤالەکانە توانیوانە ئەو خەڵاتانە بەدەست بهێنن کە ئاماژەم پێکرد. ئەم فیلمە سیناریۆی ئاوارە عومەر و دەرهێنانی لیلان ئەمیر و سینەماتۆگرافی ئاوارە عومەرە کورتە فیلمی ژووری سوور لە فستیڤاڵی سیلیبریتی فیلم ئەوۆرد لە وڵاتی ئیتالیا بۆ دوو خەڵات کاندید بوو کە باشترین کورتە فیلم و باشترین مۆنتاژ کە توانی خەڵاتی باشترین فیلم بە فستیڤالەکە بەدەستبێنێت. هەروەها لە خولی پێنجەمی فستیڤاڵی سینەمانی بۆ ئەمساڵ بەشدارە و لە بەشی پێشبڕکێدایە. ڕێدڕۆم چیرۆکی ژنێکە ژێڕێتەوە کە لەگەڵ کچەکەی بەتەنها لە ماڵێکدا ژین بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانی خۆی و منداڵەکەی ڕۆژانە پێوێک سەردانی ماڵەکەیان دەکات لەلایەن دراوسێکانیانەوە خراپ سەیرەکرێن.